سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست بۆ بابەتێکی زۆر گرنگ ئەویش باسی نەخۆشی شەقیقە و سەرێشان. دکتۆر زۆر بەخێر بێ، پێم خۆشە شێوازی پۆدکاستەکەمان وایە خۆت بناسێنی و باسی پسپۆرەکەمان بۆ بکەی پسپۆڕی جەنابەت و پێم بڵێ چ شتێک وای کردووە کەم پسپۆڕی هەڵبژێری. سڵاوی خوا لە ئێوە و لە بینەران و بیسەرانی بەرنامەکەتان، هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ دەخوازم. من نام دکتۆر ئازاد حەسەن خدرە، پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمارم. لە ساڵی 2009 ممارسەی پسپۆڕی بوارەکەی خۆم دەکەم. دیارە لە هەولێر بەردەوام و کاری پزیشکی دەکەم و لە هەمان کاتدا مامۆستای زانکۆشم دەرس دەڵێنەوە. بۆ ئەو بەشەم هەڵبژارد ڕغبەت و حەزی خۆم بوو، چونکە مرۆڤ هەر کارێکیان پیشەیەک هەڵدەبژێرێ ئەگەر بە ئارەزوو بە حەزی خۆی نەبێ لەوانێ نەتوانێ بەردەوام بێ، نەتوانێت تێدا سەرکەوتوو بێ. یەکەم جار کە کاری پزیشکیمان هەڵبژاردووە هەم بە ئارەزوی خۆمان بووە، چونکە هەروەکو دەزانن کاری پزیشکی کارێکی سەختە، کارێکە ماندووبوونی زۆرە و پێویستی بە بەردەوامیە و پێویستی بە وزەیەکی زۆرە. ئەگەر حەز و خۆشەویستیت بۆ پیشە و بۆ کارەکەت نەبێ لەوانێ نەتوانی بەردەوام بی، یاخود ئەگەر بەردەوامیش بی لەوانێ نەتوانی سەرکەوتوو بی، یاخود جێ و پێگەی خۆت لە ناو کارەکەت و لە شوێنەکەی خۆتدا هەڵبژێری. خۆشەویستی من بۆ پیشەکەم و خۆشەویستی من بۆ پسپۆڕەکەی خۆم وا لێ کردوومە کە بەردەوام بم و ڕۆژ بە ڕۆژ حەز بە وزە و بە خۆشەویستی زیاتر دەکەم بۆ پیشەکەم و بۆ کارەکەم. ئەمەش زیاتر خۆشەویستی بۆ پیشەکەم و هەستکردن کاتێک کە نەخۆشەکان سوود لە ڕێنمایی و لە چارەسەکان وەردەگرن یان کاتێک ئارامی دەبەخشمە نەخۆشەکانم، ئەوە بۆ من گەورەترین وزە و سەرچاوی هێز و وزەیە بۆ بەردەوامیم و ئەو کارێکە ئەو پسپۆڕێک خۆم هەڵمژاردووە. بەڵێ دکتۆر باسی شەقیقە دەمێ بزانم شەقیقە چییە، چۆن دروست دەبێ و نیشانەکانی چییە؟ شەقیقە یەکێکە لە جۆرە باوەکانی سەرێشە. دیارە بە شێوەیەکی گشتی دوو جۆر سەرێشەمان هەیە، سەرێشەی جۆری یەکەمی و سەرێشەی جۆری دووەمی. جۆری یەکەمی ئەوەیە کە هۆکارەکەی زیاتر فسیۆلۆجیە، واتە گۆڕانکاری لە دەردراوەکانی مێشک یاخود لە پێکهاتەی مێشک. جۆری دووەم ئەوەیە کە ژانەسەرەکە نیشانەی نەخۆشی ترە. لە جۆری یەکەم چەند جۆرێکی باومان هەیە کە باوتریان گرژە سەرێشە و دووەمین باو جۆری سەرێشە شەقیقەیە، واتە شەقیقەیەکێکە لە جۆرە باوەکانی جۆری یەکەمی و باوەکانی سەرێشە. دیارە هۆکارەکەی بە دیاریکراوی دیار نەکراوە، بەڵام وابیر دەکرێتەوە کە چەند هۆکارێک دەوریان هەبێ لە بوونی شەقیقە، لەوانە هۆکاری بووماوەیی یاخود هۆکاری جێنێتیک کە بە هۆکارێکی گرنگ دادەنرێت و هۆکاری هۆرمۆنات، دەردراوی هۆرمۆنات هەر بەڵگەش بۆ ئەوە شەقیقەوە هەز دەکرێت زیاتر لە ئافرەتاندا هەیە و لە کاتی زیادبوونی دەدراوەکان لە کاتی سوڕی مانگانە و لە کاتی لەو کاتی کە ئافرەت لە چالاکیدایە و دەکرێت هۆکاری ژینگەییش دەور ببێنێ یاخود دەردراوەکان یاخود دەردراوەکانی دەماری بە تایبەتی هەندێک هۆرمۆنات یاخود هەندێک دەردراو هەیە کە کاریگەریان هەیە و هۆکارێکی تریش هۆکاری دەماری پێنجەمە کە گۆڕانکاری یاخود ئەو فشارێک کە دەکرێتە سەر ئەو دەمارە یان ئەو ستیمولیشنە هەردانە وا لێ دەکات کە نەخۆشەکە نیشانەکانی شەقیقەی لێ بە دیار بکەوێت.
دیارە نیشانی شەقیقە لە کەسێکەوە بۆ کەسی کە جیاوازە و لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی کە جیاوازە مەرجنیە هەموو سەرێشەیەک یاخود هەموو شەقیقەیەک بە یەک بچێ هەر کەسە و نیشانەکانی جیاوازە بەڵام کۆمەڵێک نیشانە هەنە دەکرێت ئێمە جیان بکەینەوە یاخود دایان بدەین بۆ ئەو کەسانەی کە شەقیقیان هەیە. International Headache Society یاخود ئەوەی جیهانی ژان سەرێشە کۆمەڵێک مەرجیان داناوە بۆ شەقیقە یاخود کۆمەڵێک ڕێنماییان داناوە بۆ دەستنیشانکردنی شەقیقە. یەکێک لەوانە ئەگەر کەسێک 5 جار ژانەسەری گرت بێ 5 جار نەوبەی گرت بێ لە چەند ماوەیەکی دیاری کراو واتە ئێمە 5 جار تووشی نەوبەی ژانەسەری شەقیقە بووین. ئەگەر کەسێک جارێک یاخود 2 جار گرت بێتی دەڵێن ئەگەری توش بوون بە شەقیقەیە بەڵام یەکێک لە مەرجەکان ئەوەیە دەبێت 5 جار نەوبێ گرت بێ. مەرجێکی تر لە 4 نیشانە 2 نیشانەی هەبێ. 4 نیشانەکان ئەوەی یەکەمیان لایەکی سەرێشە لا سەرێشە و هەر بە لا سەرێشەش ناسراوە شەقیقە لە هەندێک شوێن یاخود شێوازی لێدا ژانە سەرەکە یاخود ئازارەکە کەسەکە وەکو لێدانی دڵ یاخود ثڕۆبین کە پێ دەڵێن وەکو لێدانە هەستی پێدەکات. مەرجی دووەم. مەرجی سێم ئەوەیە کە ژانە سەرەکە لە مامناوەند بۆ توندە واتە ژانە سەرەکە ژانەسەرێکی بەهێزە ئەوە مەرجی سێمە. مەرجی چوارەمیش ئەوەیە کە وا لە دەکات لە چالاکی دەخات واتە لە کارک و کاری ژیانی ڕۆژانەی لێ وای لە دەکات ناتوانانی ئەرکەکانی خۆی بە باشی بگات وەوە لە کاتی وەرزشدا ژانەکەی زیاد دەبێ یان لە کاتی جوڵە و هەندێ حەڕەکە کە دەیکات ژانەسەرەکەی زیاد دەبێت واتە دەبێت لەو 4 نیشانان 2 نیشانە بێ. لە 2 نیشانەی تر هێڵنج و ڕشانەوە یاخود بە ڕووناکی و دەنگەدەنگ واتە یەک لەو 2 نیشانانەی دەکرێ هەبێت و عادەتەن ژانەسەرەکە 4 کاتژمێر بۆ 72 کاتژمێر واتە 4 کاتژمێر بۆ 3 ڕۆژ دەمێنێتەوە بە مەرجێک کەسەکە ئازارشکێنی وەرنەگردوێ. ئەوانە هەموو نیشانن بەڵام هەروەکو وتمان لە کەسکە بۆ کەسکە جیاوازە بۆ پێی تەمەنەکانیش جیاوازە دەکرێت نیشانەکان کەمێک گۆڕانکاری تێدا هەبێت. دوکتۆر ئەمانە بەسە کە ئەوانێکی ئێستا باست کرد بۆەوەی بتوانانی ئێوە وەکو پزیشکی دەست نیشانی شەقیقە بگەن یاخود فەحسێک هەیە یاخود پشکنێکی بۆی بتوانن وەکو پزیشک دەست نیشانی ئەو شەقیقە بکەن. بە شێوەیەکی گشتی لە زانستی پزیشکیدا بۆ دەست نیشانکردنی هەر نەخۆشیەک ئێمە کۆمەڵێک پشت بەسەر بە کۆمەڵێک زانیاری دەبستین. یەکەمیان زانیاری نەخۆش واتە ئەو نیشانانەی کە نەخۆشەکە هەیەی بۆ ئێمە گرنگترین سەرچاوەیە کە پشتی پێدەبستین زانیاری نەخۆشەکە. دووەمیان پشکنینی سەریری نەخۆشەکە چونکە زۆر جار هەیە زانیاری نەخۆش ژانەسەری شەقیقە دەکرێت بە نەخۆشیێکی تر بچێت دەکرێت بە نەخۆشی دووەمی یان گرەی سەر یان هەوکردنی پەردەمێشێک یان هەوکردنی شوێنێکی تریان دەکرێت کۆمەڵێک نیشان بەڵام نیشانەکان بێگومان گرنگترین سەرچاوی کە ئێمە پشتی بەدەبستین بەڵام سەرچاوی دوومەمین پشکنینی سەریری نەخۆشەکەی واتە کاتێک کە پزیشک یاخود ئەوانی کە پسپۆڕی مێشک و دەمارن نەخۆشەکە پشکنینی بۆ دەکەن بۆ نمونە سەیری چاوی دەکەن یاخود دەمارەکان بۆ پشکنینی بۆ دەکەن یان پەلەکانی بۆ پشکنین دەکەن ئەوە خاڵی دووەم. خاڵی سێم یان هەندێک جار هەیە شەقیقە لێچووی تری هەیە ئێمە بۆ جیاکردنەوە لەوانەی پێویستمان بە پشکنینی خوێن یاخود بە پشکنینی تیشک بۆ نوناڕەنین ئێمارای یاخود تیشکی سیتیسکان هەبێ و هەندێک جار پشکنینی تر. بەڵام ئەگەر نەخۆشەکە لە کاتی پشکنین هیچ نیشانەیەکی سەرێشەی دووەمی نەبوو یان هیچ نیشانێک نەبوو کە ئەومە گومانمان هەبێ لەوانەیە پشکنینی زۆری پێویست نەکات پێویست نەکە هەموو نەخۆشێکەوانەی کە شەقیقان هەیە پشکنینی زۆری بۆ بکرێ تەنها زانیاری ورد و پشکنینی سەریری نەخۆشەکە. دکتۆر ئەمە ئێستا لە ناو ڕەمەزاندان بێگومان پەیوەندی هەیە بە ڕەمەزان بۆ نمونە سەر ئێشە یاخود شەقیقە تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕۆژوگرتن و ڕەمەزان؟ بێگومان ئەو کەسانێک کە شەقیقەیان هەیە لەوانەیە ژانەسەری شەقیقەکە یاخود ژانەسەرەکان زیاد بکات ئەمەش بەهۆی کۆمەڵە کۆکار. یەکەمیان وشک بوونەوە
عادەتەن ئەوانەی کە بە ڕۆژوونەوە بووم ئەو چەند کاژمێرێک کە خۆیان بە دوور دەگرن لە خواردن و خواردنەوە وشک بوونەوە ڕوو دەدات کە وشک بوونەوە یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە ژانەسەر و دابەزینی ڕێژەی شەکر بێگومان ئەوەش دەکرێت یەکێک لە هۆکارەکانی ژانەسەر بێ و تێکچوونی خەو عادەتەن ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن لەوانەیە بەهۆی گۆڕانکاری لە شێوازی ژیان و ئەو ماوەی کە جوڵە و چالاکیان هەیەیان ئەو ماوەی کە بەخەبر خەویان تێک دەچێت ئەمەش دەکرێت بە هۆکارێکدا بنرێت بۆ زیادبوونی ژانەسەر و ئەوانەی کە ڕاهاتوون لەسەر چاو قاوە و یاخود لەسەر جگەرە کێشان ئەوانەش لەوانەیە لەو کاتەدەکە ناتوانن ئەو خۆراکە یاخود ئەو بابەتانە بخۆن لەوانێ ژانەسەرەکان زیاد بکە. بۆیە ئەو کەسانی کە شەقیقەیان هەیە پێش هاتنی ڕەمەزان وا باشە ئامادە سازی خۆیان بکەن یاخود لەشی خۆیان ڕابێنن بۆ ئەوەی بە کەمترین ئازار یاخود بە کەمترین ژانەسەر بتوانن ئەدای ئەوەی خۆیان بکەن و عیبادەت و ڕۆژۆکانی خۆیان جێبەجێ بکەن و بتوانن هەم بە ڕۆژوو بن و هەم ژانەسەریشیان بە کەمترین ژانەسەر لەو ماوەیەدا بتوان ڕۆژۆکانیان بگرن. باسی خەومان کردووە خواردن پێم خۆشە بزانن چ خواردنێک یاخود دووربین لە چ خواردنێک لە ڕەمەزاندا کە دەبێت هۆی زیادبوونی شەقیقە هەروەها بە هەمان شێوە نەخۆش شەقیقە بەو خواردنانە زیاد دەبیان کەم دەبێت یاخود ئەگەری زۆری هەیە یان کەم ئەو خواردنانێک کە دەستنیشان کراون. بەڵێ بە شێوەیەکی گشتی ئێمە ئاو زۆر گرنگە وشک بوون و هەروکو باسمەک بە هۆکارێکیان گرنگ دادەنێ بۆ ژانەسەر بۆیە ئاوی زۆر خواردنەوە زۆر گرنگە. خواردن دیارە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازە دەکرێت من بە خۆراکێک ژانەسەری شەقیقەم زیاد بکە و نەخۆشێکی تر بە خۆراکێکی کە و هەمان بەڵام بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک خۆراکدانراون توێژینەوەکان ئاماژەبەوە دەکەن کە ئەو خۆراکانە ئەگەری توشبوون بە شەقیقەیان زیاد دەکات. لەوانە سەرچاوەسپیەکان ماست، پەنیر، شیر، شیرینی، گۆشتی برژاو و هەندێک جار مۆز، چاو قاوە ئەوانە دیارە لە کەسێکە بۆ کەسێکی کە جیاوازە بەڵام دەکرێت یەکێک لەو خۆراکانە ژانەسەری شەقیقەیان زیاد بکات. بۆیە وا باشە ئەو کەسانی کە شەقیقەیان هەیە پێشتر خۆیان بتوانن ئەو جۆرە خۆراکە یاخود ئەو خۆراکە دیاری کراوە بدۆزنەوە کە کاتێک زانین ئەو خۆراکە تووشی ژانەسەریان دەکات کەمتر ئەو خۆراکە بەکاربهێنن بەڵام مەرجنیە ئەو خۆراکانێن کە ناومان هێنا تەنها هەموویان بن دەکرێت یەک لەو خۆراکانە یاخود چەند دوودانە لە خۆراکان چاوریەکان دکتۆرانی چاوریش دەوری هەیە بەڵام هەروکو گوتمان ماست، پەنیر، شیر، شیرینی، شتی برژا و سۆرکرا و مزرەمەنیەکان چاوقاوە مۆز بەڵام لەوانێ لە هەندێک کەس چاوقاوە ژانەسەرەکە نەهێڵێ بە تایبەتی ئەوانەی کە ڕاهاتون بۆیە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازە. بەڵێ دکتۆر خەمۆکی یاخود قەلەقی تا چەند کاریگەری هەیە دیسانەوە لەسەر شەقیقە چکە ئێمە زۆرەوە کارمانە بەس پێم خۆشە هەمویان باز بکەین بۆی بینەران لێمان حاڵی خەمۆکی و یاخود شڵەژانی دەرونی یان تێکسوونی باری دەرونی بێگومان بەیەکێک لە هۆکارە گرنگەکان دەنێت بۆ زیادبوونی ژانەسەری شەقیقە یاخود شانەسەر بە شێوێکی گشتی بۆیە ئەو کەسانی کە شەقیقەیان هەیە ئێمە هەمیشە ئامۆژگاریان دەکەن کە باری دەرونی خۆیان ڕێکخن و دوورکەونەوە لەو شوێنێک کە خەمی پێدەخۆن یان لەو کەسانێک کە خەمی پێدەخۆن یان ئەو بابەتەی کە خەمی پێدەخۆن و بپێچەوانەوە ئەو شوێنێک کە ئەوان ئارامی دەرونیان پێدەخۆخشێ لەو شوێنە نزیک بوونەوە و لەو کاتانە کاتەکانیان زیاتر لەو شوێنانە بەسەر برن کە ئارامی دەرونیان پێدەبەخشێت چونکە باری دەرونی یاخود خەمۆکی بە هۆکارێکی گرنگدا دەندێت بۆ زیادبوونی ئازاری شەقیقە. بەڵێ دکتۆر خواردنەوە گازیەکان یاخود چا یاخود قاوە ئەمانە تا چەند کاریگەری هەیە لە ئێستایمەوە باوە لەلا ئێمە مەسەرەن ئێمە کاتێک ماندوو دەبین یاخۆ سەرێشانێک دەگرین حەزمان بۆیە بچین چایەک بخۆین یاخود قاوەیەک بخۆین بەنیەتی ئەوەی کە بۆ نمونە سەرێشانەکەمان نەمێنێ یاخود شەقیقەم باشتر بێ ئەمە لە ڕووی زانستیەوە دروستە دیارە ئەوە وەکو باسمان کرد لە کەسێکێکەوە بۆ کەسێک لە کەسێکە بۆ کەسکە
جیاوازە ئەو کەسانەی هەروکو دەزانین چاوقاوە و خواردنەوە گازیەکانیان ئەمانە مادەی کافاینیان تێدا و ئەوانە یەکێکن لەوانەی کە کەسەکە ڕادەهێنرێ یاخود ئەوانەی کە مدمین یاخود ڕاهاتوون لەسەر ئەو خۆراکانە کە پێویستە هۆگری ئەوانە کە دەبێت بە شێوەیەکی بەردەوام بەکار بهێنرێ ئەوانەی کە ژانەسەرەکان زیاد دەکات وا باشە لێیان دوورکەونەوە بەڵام بە پێچاوانەوە هەندێک کەسێ پێی ئارام دەبێت و پێی ژانەسەرەکەی باشتر دەبێت ئەوەش دەکەوێتە سەر کەسەکە بەڵام هەروکو وتمان سەرچاوەکان زیاتر ئاماژە بۆ دەکەن کە ژانەسەری شەقیقە زیاد دەکەن بەڵام مەرجنیە لە هەموو کەسێک هەمان هۆکار بێ بە شێوەیەکی گشتی وە خواردنەوە گازیەکان ئێمە هەمیشە ئامۆژگاریان دەکەن کە دوورکەونەوە لەبەرەوەی ڕێژەی شەکری زۆر تێدا و ئەو شەکرە بێگومان کاریگەری خراپی هەیە بۆ سەرێشەکە. بەڵێ دکتۆر بەنسبەت ئازارشکێنەکان ئەمەشیان دیسانەوە زۆر باوە لەناو ئێمە کاتێک ژانەسەرێکی کەم دەمانگیری یاخود ئەوە کەسانی کە شەقیقیان هەیە ئێسەر پەنا دەبەنە بەردەرمان ئەمە ڕاستە یاخود پێویستە دوورکەوینەوە لێ بەکارهێنانی ئازارشکێنەکان بەڕاستی بەبێ ڕێنمایی پزیشک یاخود بەبێ زانیاری و ئاگاداری پزیشک ئێمە بەکارێکی هەڵی دەزانین چونکە جۆرێکی تایبەتمان هەیە کە پێ دەڵێن ژانەسەری بەهۆی ئازارشکێنەکان بە تایبەتی ئەوانەی کە شەقیقیان ئەو نەخۆشانە شەقیقیان هەیە ئێمە ڕۆژانە ئەو نەخۆشانە دەبینین بەداخەوە کە ژانەسەری شەقیقەکان هەیە ئازارشکێنێکی زۆر بەکاردەهێنن کە ئازارشکێنێکی زۆر بەکاردەهێنن وا لە کەسەکە دەکرێت بەرگریان بۆ ئازارشکێنەکە پەیدا بێ و تەنانەت دەگاتە ئەو ڕادەی کە خودی ئازارشکێنەکە تووشی ژانەسەریان دەکات و وا لێدێ کە کەسەکە ژیانی ناڕەحەت و زەحمەت دەبێ ناتوانێت ژیانی خۆی بەڕێ بکەوە پشت تەنها بە ئازارشکێن دەبەستێ و ئەو ئازارشکێنانە بووماوەیەکی کاتی ژانەکەی دەشکێنێ و بێگومان کە زۆر بەکارهێنانی دەرمان کاریگەری لاوەکی لەسەر کۆ ئەندامەکانی تری لەش دەکات بە تایبەتی کۆ ئەندامی گورچیلە کە لەوانەیە لە دوا ڕۆژدا کاریگەری خراپی هەبێ بۆیە ئێمە هەمیشە ئامۆژگاری نەخۆشەکان دەکەین ئەوانەی شەقیقیان هەیە لە خۆیانەوە ئازارشکێن بەکار نهێنن و عادەتەن لە زانستی پزیشکی ئێمە وای باش دەزانین لە هەفتەی 2 ڕۆژ زیاتر ئازارشکێن بەکار نهێنرێ هەوڵ درێ وە کەمتریش بێت بەس دکتۆر هەندێک جار ناچاری ینی ئەوەندە سەرێشان دەتگیرێ ینی حتا ئەو دکتا دەرمانی کە دکتۆر بۆ نووسیوی ئەو کاتیش هەر ئیسفادەی نابێت لەسەر شەقیقەت ئەو کات چی بکەین باشە خۆی بۆ شەقیقە دوو جۆر چارەسەریامان هەیە چارەسەرێکیان هەیە کە درێژخایەنە بە شێوەیەکی بەردەوام و چارەسەرێکیشیان هەیە وەکو ئازارشکێن کاتی پێویستە ئەگەر ئەو نەخۆشانە ئەگەر جگە سەر ڕای ئەوەی کە ڕێنمایەکان باسمان کرد و خۆ پارێزیەکان ئەگەر ڕێنمایی و پارێزیەکان بەباشی جێبەجێ بکە و لەسەر ڕێنمایەکان بڕوات و ئەو چارەسەریانێک کە درێژخایەنن بەکاری بهێنێت لەو کاتەدا کەمتر پێویستی بە ئازارشکێن دەبێت چونکە ئامانج لە بەکارهێنانی دەرمانە درێژخانەکان ئەوەیە نەخۆشەکە کەمترین نەوبەی هەبێ واتە لە هەفتەیەک لە جیاتەوەی 3 جار هەبێ بیکەینە 1 جار لە جیاتەوەی کە ئەو ژانەسەرەی 2 ڕۆژ بمێنێتەوە بیکەینە ڕۆژێک لە جیاتەوەی زۆر بە توندی بگرێ و کە پێویستی بە چەند ئازارشکێن بێ بە کەمترین ئازارشکێن بۆیە پێویستە نەخۆشەکە یەکەم جار ڕێنمایەکان جێبەجێ بکە دووەم جاریش ئەو چارەسەریانە بەکار بهێنرێ کە بووماوەی درێژخایەن بەکار دەهێنرێن ئەو جار ئازارشکێنی تایبەت و ئازارشکێن بەکار بهێنێت بەڵێ واتە بە شێوەیەکی گشتی خۆمان دوور بگرین لە ئازارشکێنەکان دکتۆر ئێمە زۆر جار نەخۆشمان هەیە بۆن بەکاردێنێ یاخود مادە پاکەرەوەکان بوون و نەفاست ئەمانە پاش بەکارهێنانی تەبان ینی سەرێشە دروست دەبێ یاخود زیاتر دەبێ یاخود شاخیقە زیاتر دەبێ ئەمە تا چەند ڕاستە ینی خۆمان بە دوور بگرین لەو دیارە یەکێک لە هۆکارانە یاخود ئەو فاکتەرانی کە ژانەسەری شەقیقە زیاد دەبێت بەکارهێنانی بۆنە بە تایبەتی ئەو بۆنانی کە بەهێزن و ستیمولیشنی زۆر دەکەن واتە زۆر بەهێزن
بێگومان ئەوانە یەکێک بە هۆکارەکانی زیادبوونی ژانە سەرە بە تایبەتی ئەوانەیە کە شەقیقیان هەیە بۆیە نەخۆشەکە بە تێپەڕبوونی کات ئەزمموی دەکات و دەزانێت کە بەو بۆنە یاخود بەو سەرچاوانە ژانە سەرەکەی زیاد دەکات بۆیە ئێمە هەمیشە ئامۆژگاریان دەکەین کە هەوڵدەن خۆیان لەو بۆنانە بە تایبەتی لە شوێنی داخراو یان بوونە زۆر بەهێزەکان یان فاسەیان هەرت سەرچاوێک کە ناڕەحەتیان دەکا خۆی لێ بپارێزن چونکە بە یەکێک لەو هۆکارانەدا دەدرێت کە ژانە سەری شەقیقە زیاد دەکات. بەڵێ دکتۆر سۆری مانگانەی ئافرەتان تا چەند پەیوەندی هەیە بە زیادبوونی سەر ئێشە و شەقیقە هەندێک لە ئافرەتانمان کێشە ئەویان زۆرە کاتێک کە دەکەونە سووری مانگانە کێشە سەرەکیەکەیان ئەوەیە سەر ئێشەیە جا چ بوو ئەو کەسێک کە شەقیقی هەیە زۆر زیاتر دەبێت شەقیقە یاخود بە هیچ دەرمانێک چارەسەر نابێت بە هیچ حەبەیەکیان بە ئازارشکێنێک ئازارەکە کەمتر نابێت ئەمە چی بکە باشە؟ بێگومان جۆرێکی تایبەتمان هەیە پێ دەڵێن منستر وەڵمێک گرین واتە ژانەسەری شەقیقەی کاتی سووری مانگانە ئەوە جۆرێک لە ئافرەتان تەنها لە کاتی سووری مانگانەدا تووشی شەقیدەم ئەمەش پەیوەندی بە دەردراوەکانی هۆرمۆناتە ئیسرۆجین و پرۆجیسترۆن کاتێک کە ڕێژەکەی گۆڕانکاری تێدا دەکرێت کە ئەو ڕێژەیە دەبێتە هۆی دروستبوونی ژانەسەری شەقیقە و عادەتەن ئەوانەی کە شەقیقەشیان هەیە لە کاتەکانی کە بێگومان لە کاتی سووری مانگانە ژانەسەری شەقیقەکان زیاتر دەبێت ئێمە ئامۆژگاریان دەکەین ئەو خوشکان و دایکان لە کاتی سووری مانگانە سەرڕای ئەوەی کە ڕێنماییەکان و خۆپارێزەکان جێبەجێ دەکەن لە پاڵ ئەوەشدا ئێمە دەرمان یاخود چارەسەریان بۆ دەنووسین بۆ ئەوەی سووری مانگانەکان بە شێوازێکی تەندروست بەڕێ بکەن و کەمترین کاریگەری یاخود کەمترین ژانەسەر توش بن لە کاتی سووری مانگانان بەداخەوە هەندێک جار هەیە هەندێک دەرمان بەکاردێنرێت کە ئازارشکێنن وا دەکا سووری مانگانەکان ڕابژیرێ کە ئەوە بێگومان کاریگەری خراپی هەیە لەسەر یاخود لە کاتی بەکارێنانی حەبی منە ئەو کێشان بۆ دروزە بێ زۆرجار بەزەبەت جالێرە هەم کێشەی وەستانی سووری مانگانەکان بۆ دروزە بێ و هەم کێشەی تەندروستی تریان بۆ بۆیە بەبێ ئامۆژگاری پزیشک یاخود بەبێ ڕێنمای پزیشک ئێمە بەباشی دەزانین لە خۆیانەوە چارەسەر بەکار نهێنن چونکە لەو کاتەدا کاتێکی هەستیارە و بێگومان کاریگەری لەسەر دواڕۆژی نەخۆشەکە دەبێت. دکتۆر زۆرجار تووڕەبوون یاخود هەڵچوون کاریگەری لەسەر نەخۆشی شەقیقە هەیە پێشم خۆش ئەوەت لێ بپرسم زۆرجار باز دەکەن دەڵێن دکتۆرانی سپۆڕی مێشک و دەمار عەسەبینە پێم خۆشە بزانم جانابێت لەو عەسەبیانە یان دیارە بۆ بەشی دووەمت دەبێ لەوانێ من نەتوانم وەک چۆن دەڵێ پێناسی خۆم کەم ئەوانە بەڵام ئەو کەسانی کە وەک چۆن دەڵێ کۆنتاکت و بەرکەوتنیان لەگەڵ مندا هەیە ئەمن بەوە ناسرام کەسێکی نەرم و لەسەر خۆمە زۆر کەم تووڕە دەبم تەنانەت لە ماڵەوەش کەمتر تووڕەبوون و ئەوەمدایە دیارەوە سروشتی خۆم وایە عنی خوامنی وا دروست کردووە بەڵام دەکرێت ئەو بابەتی تووڕەبوون یاخود عەسەبێتی پسپۆڕانی مێشک و دەمار یاخود پسپۆڕانی دەرونی لەوانەیە پەیوەندی بە ئەو فشارە زۆرێک کە لە سەریانە بوون منە ئەو نەخۆشانە عادەتەن ئەو نەخۆشانە باری دەرونیان لەوانەیە جێگیر نەبێ فشارێکی زۆریان لەسرە دەکرێت بەو شێوازە تووشی حاڵەتەکە بن و ئەمەش لە کەسێکە بوو کەسکە جیاوازە لە ناو هەموو چین و توێژێکدا خەڵکی تووڕە هەیە و خەڵکی ئارام هەیە ئەمە بێگومان ڕێژەیە سەبارەت بەوەی ئایا تووڕەبوون کاریگەری هەیە لە سەرێشە هەروەکو لە سەرتا تێکسوونی باری دەرونی و تووڕەبوون و شڵەژان بێگومان هۆکارێکی گرنگە بۆ دروستبوونی ژانە سەر چونکە گۆڕانکاری لە پێکهاتە و یاخود دەردراوەکانی مێشک دەکات و ئەمەش کاریگەری لەسەر بۆڕیانە یاخود ئەو میکانیزمی کە شەقیقە دروست دەکات بۆیە ئێمە هەمیشە ئامۆژگاری ئەو کەسانە دەکەین کە زوو هەڵدەچن یاخود زوو تووڕە دەبن هەوڵدەن خۆیان ڕابێنن یاخود بە شێوازێک مامەڵە بکەن کە کەمترین تووڕەبوونیان پێوە دیار بێت چونکە جگە لەوەی کە لایەنە کۆمەڵایەتێکە و لایەنە مرۆڤایەتی و لایەنە تەندروستەکەی بێگومان لایەنی شەقیقەش دەکرێت بە هۆکارێکی زیادبوونی ئازاری شەقیقە بێت.
زۆر باشە یعنی بە شێوەیەکی گشتی نابێت تۆڕەبین و دەبێت لەسەر خۆمابین بێگومان دەبێ وابێ. ئەناستا دکتۆر ئاخر پرسیارم پێم خۆشە پێم بڵێ چارەسەرێکی سروشتیم بدێ یاخود باز بکە کە باش بێت بۆ شەقیقە و سەرێشان بۆ سەرێشان دایمەن بەستمانەوە بە شەقیقە لەبەرەوەی شەقیقە واتە سەرێشان فە پێم خۆشە چارەسەرێکمان پێ بڵێ. بە شێوەیەکی گشتی دەڵێ خۆپاراستن باش لە چارەسەرکردن هەمیشە ئێمە ئامۆژگاری نەخۆشەکان دەکەین بۆ هەموو نەخۆشیەکان لە نێوانیشیاندا ژانەسەر یاخود ژانەسەری شەقیقە. چارەسەرێک گشتیەکە یەکەم شت کە وتمان خەوی تەندروست زۆر خەوتن و کەم خەوتن هەوڵدا هەمیشە مرۆڤەکان خەویان ڕێک بێت کەمتر لە 6 کاتژمێر و لە 8 کاتژمێر زیاتر نەخەون بێگومان زۆر خەوتنی شار خراپە هەرچەندە ئەو لە تەمەنێکە بۆ تەمەنێکی کە جیاوازە بەپی تەمەنەکان بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە زیاتر لەوانەیە ڕوومان لە گەنجەکان بێ و خۆراک ئەو خۆراکانی کە باسمان کرد هەوڵدەن ئەو کەسانێک کە شەقیقەیان هەیە ئەو جۆرە خۆراکانێک کە هەز دەکەن ژانەسەرەکان زیاد دەکا خۆی دی بپارێزن و ئاوی زۆر بخۆنەوە و وەرزشکردن بە کارێکی باش دەزانرێت و بۆن و لە سەرما و گەرما بە تابەتی ئەو کاتانێک کە سەریان دوشون زوو سەریان وشکەنەوە بەسەر تەڕی بە تابەتی لە ئافرەتان ئەو خۆپارازیانە لەگەڵ باری دەرونی و ڕێکخستنی باری دەرونی و هەندێک جار هەندێک جۆرە وەرزشی تایبەت هەیە بوون مونە شێلانی تایبەتە یاخود بەکارهێنانی هەندێک جۆرە وەرزشە دەکرێت بەکارهێنانی سەهۆڵ دکتۆرێندێک کەس هەیە سەهۆڵ بەکاردێنە بۆ ئازار ئەمەش ڕاستە؟ ئەمە زیاتر میکانیزمەکەی ئەوەیە کە خۆی ژانەسەری شەقیقە وا لێک دەدرێتەوە یەکێک لە بیرودۆزەی شەقیقە ئەوەیە فراوانبوون و تەسکبوونەوەی بۆڕیەکانە بۆڕیەکانی خوێنبەرەکان ئەوەی کە خوێن بۆ مێشک و بۆ شانەکانی ماسوولکەکان یاخود ئەو شانانەی کە لە ناو سەردەهانە و لە دەرەوەی سەر و لە بەشی دەرەوەی سەردەهانە میکانیزمەکە ئەوەیە ئەمەش دیارە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە دەگۆڕێ و بەپی ڕاهاتون و خۆڕاهێنان دەور دەبینێ وا بیر دەکرێتەوە ئەو ساردیە تەسک بوونەوە ڕوودەدات بۆیە خوێنێکی کەم دەسێت و لەوانەیە ژانەسەری شەقیقەکە کەم بکاتەوە بەڵام ئەوە ڕێژەیە لە کەسێکەوە ناتوانین بڵین بیکەین بە یاسا بوو هەموو کەسێک ئەو جۆرە یاخود ئەو جۆرە چارەسەرێکی دروست بێ بێگومان ژینگەی پاک دەوری هەیە و خۆپارێزی و دوورکەوتنەوە لەو هۆکارانی کە باسمان کرد بێگومان کاریگەری هەیە لەسەر پشت بە لاین نەسروشتەکە ببەستین نەک دەرمان چووکە دەرمان بێگومان هەمیشە هەوڵ پێمان خۆشە نەخۆش کەمترین دەرمان بکارێن و لە نێوانیشیاندا بێگومان بەکارهێنانی بۆ تۆکس کە ئەو کەسانی کە بێزارن لە بەکارهێنانی دەرمانیان یا ئەو کەسانی کە ئەو پرسیارە بکەم دکتۆرانی ئێستا کە واباوە بۆتۆکس بەکاردەهێنن بۆ ئازاری شەقیقە یاخۆ سەرێشان ئەمەش زانستیانەیە یاخود بەڵێ بێگومان ئەوە FDA ئەوەی خۆراکی ئەمریکی سەلماندوویەتی کە یەکێک لە چارەسەریەکانی شەقیقە بەکارهێنانی بۆ تۆکسە دیارە ئەمەش ڕێنمایی و گایدلانی تایبەت بەخۆی هەیە بەڵام دەکرێت بە یەکێک لە چارەسەریەکان دامرێ بە تایبەتی ئەو کەسانی بوونمونە ئەو قوتابیانێک کە پۆلی 12 یان ئەوانەی کە ئەرک و کاریان زۆرە یان سروشتی کارەکان وەیە ناتوانن حەبوو دەرمان بەکاربهێنن یان بێزار بوون لە بەکارهێنانی حەبوو دەرمانیان ئەو کەسانی کە ئیستفادە لە حەبوو دەرمان ناکەن بێگومان دەکرێت لە چارەسەریەکان بۆ تۆکس بێ دیارە بە ڕێژەی 60 بۆ 80 لەو نەخۆشانە ئیسفادەی لێ دەکەن و عادەتەن ماوەی 3 مانگ هەندێک جار و ماوەی زیاتریش کاریگەری بۆ تۆکسەکە لەسەر نەخۆشەکە دەبێت و نەخۆشەکە کەمترین دەرمان یاخود کەمترین چارەسەری پێویستە. زۆر سپاس دکتۆر کە لەگەڵمان بووی مادیمان کردی. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتە هیوای سەرکەوتن و بەرداوامی بۆ ئێمە و هیوای تەندروستێکی باش
بۆ هەمووتان. زۆر سپاس. سپاس. بینەران پۆدکاستەکەمان کۆتایی هات بە ویوە کە سوودی هەبێ بۆتان لە ساغ بن.